ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەو پرسەی هیچ کات بەباش باز نەکراوە و هەمیشە پێشەلکاریەکان لە لووتکەدا بوون. ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان سنووردارە. ڕێکخراوەکان ئومێدی باشبوونی پرسی مافەکانی مرۆڤ لە کوردستان بە دوور دەزانن، چونکە دەڵێن تا حیزب لەسەر و یاساوە بێت دۆخەکە لەوە باشتر نابێت. ئەمەلێک بۆ چاکبوون ئیرادەیەکی سیاسی بۆ بەرەو پێشچوون نەویستێک بۆ گوێگرتن بوونی نییە. لەبەرەوە پێمان وایە کە ئەبێ ئەم جارە ئێمە لە ڕێیەکی ترەوە پێمان وا بوو کە ئەبێ ئەم پەیامە بگەینین. ئەو پەیامە بگەینین کە ڕەوشی سەروەری یاسا و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە ڕەشترین ڕۆژگارەکانی خۆیەتی. دادگاکانی هەرێمی کوردستان بوونە تجێ پشکپشکێنەی حیزبی و با بڵێن پشکپشکێنەی شەخسیش. پۆستەکانی ئەنجومەنی دادوەری بەسەر لایەنە سیاسیەکان وەکو گۆشتی قوربانی دابەشەکرێ. ئەبینی کە دادگاکان لەو کەیسانی کە پەیوەندیدارە بە بابەت و لایەنی سیاسیەوە بە چ ڕێڕەوێک ئاڕۆن. کەیسی زیندانیانی بادینان ئەکرێ شاهیدێکی گەورەی ئەم دۆخەی ئێستەی ئێمە بێ. ڕەوشی مافی مرۆڤ و ئاوارەکانی ئێستەی هەرێمی کوردستان کە بەرەو ڕێی غەریبی ئەبینین کە ڕەوشی مافی مرۆڤ پایی بوو سەرەکی و بنەمای مافی مرۆڤ بریتێ لە پاراستنی کەرامەتی ئینسان. یەکەم شتێکە لە هەرێمی کوردستانە ئینسان لە دەستی داوە کەرامەتێتی. لەبەرەوە لە خوار کەرامەتەوە قسە لەسەری شتێک ناکرێ، بەڵام ئێمە یەکەم بنەمان لە دەست داوە لە هەرێمی کوردستان کە بریتێ لە کەرامەتی ئینسان. لەبەرەوە ئێمە پێمان وا بوو کە لە ڕێی ئەم راپۆرتەوە کە راپۆرتێکە تایبەت بە ڕەوشی سەروەری یاسا و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان کۆی پەڕەکانی راپۆرتەکەمان ڕەش کردو. هیچ نووسراوێکمان لەم راپۆرتەیە نەنووسیوە و پێمان وا بووە کە ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و ڕەوشی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان جگەل لە ڕەشی هیچ تعبیرێک، هیچ خوازەیەک، هیچ ئامارێک، هیچ داتایەک، هیچ وتنێک دادی نادا. جارنامەی مافی مرۆڤ لە چوارچێوەی پەڕاوی سەر دیواری فەرمانگەکان بەولاوە کاری پێ نەکراوە. ئازادیەکانی مافی مرۆڤ و ڕادەربڕین تەنها نووسراون. لە ڕاستەقینەشدا دۆخێکی ڕەشە. خەڵک لەسەر داواکردنی مافەکانی دەستگیر دەکرێت. لەسەر نووسینی کۆمنت خەڵکی سزادراوە. بۆیە دەوترێت چارەنووسی ڕەوشی مافەکانی مرۆڤ وەکو پەڕی ئەم راپۆرتە ڕەشە کە ناوەندی نیشتیمانی بۆ پرسی مافەکانی مرۆڤ بڵاوی کردوتەوە. ئێمە ئەگەر لە هەرێمی کوردستانە قسە لەسەر خودی یاساکان و جارنامەی جانی مافی مرۆڤ ئەوانە بکەین، بەڕاستی کێشەمان لەوەیانی ئێمە خودی یاسای زۆر جوان و زۆر ڕاقیمانێ. ئەگەر کەسێک لێکۆڵینەوەی بکات لە ڕووی یاسایەوە یاسای زۆر باشمانە لە هەرێمی کوردستانە، بەڵام بەداخەوە کێشەمان لە جێبەجێکردنی یاساکانە هەیە. یعنی هەموو ئەو جارنامە جیهانیانە و کۆمەڵی یاسای زۆر جوانی ترکە لە هەرێمی کوردستانە هەیە، بەڵام کێشەمان لە تەطبیقا هەیە. دیارە ئەم دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە نایەوێت خودی یاساکان وەکو خۆی جێبەجێ بکە و بە تەواوەتی سەربەخۆی دەسەڵاتی دادوەری کەوتۆتە ژێر پرسیاری جدیەوە و خودی دەسەڵاتەکە کە لە ڕووی دەستوریەوە پێویستە لە ئاسی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانانەوەی، بەڵام ئێمە ئەبینی لە ئاستێکی زۆر زەعیفایەوە. دۆخی ئازادی و پرسی مافی مرۆڤ ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەرێم لە پاشەکشەدایە. قسەی ڕێکخراوەکانی بواری مافەکانی مرۆڤ و چالاکەکانی بوارەکە کاریگەری لەسەر حیزبە باڵادەستەکان بۆ ملکەجبوونیان بە یاسا و ڕێساکان و ڕێزگرتن لە ئازادی ڕادەربڕین نەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.